ئامانجمان لەم کۆمەکە ئەوەیە کە بزانن هاوڕێکانی شێرپەنجەمان کەوانی کە توش بوون بزان کە ئەوان تەنهانین و ئێمە هەمیشە لە پشتیانین بۆیە کە ئێمە ئەم کەرنەڤاڵە کراوە کە ئەوان ئێمە دەبێت خواردن بکڕین و پارەکەم بکەین ناو سووقەکە. ئامانجی مەلەکردنەوەی ئەم پێشانگایەوەیە کە گیانی هاوکاری لە دڵی قوتابیان دروست بکەین کە پرۆسەیەکی زۆر گرینگە لە پەروەردە و فێرکردندا بۆ ئەوەی توشبوانی نەخۆشی شێرپەنجە هەست بە تەنیایی نەکەن ئێمە پشت و پەنایانین ئێمە لەگەڵیانین. من ئەمڕۆ بەشداریم کرد لەم چالاکیە هاندەری سەرەکیمەوە بوو کە ئەم ڕۆژە بناسێن بە خەڵک ئەم ڕۆژە لە دژی ئەو نەخۆشیە ئێمە ڕاکەین یعنی دوێن وەرزش باشترین شتە باشترین چارەسەرە بۆ دژی شێرپەنجە. من یاریزانی گۆڕپان و مێدانمی پێشمەرگە سلێمانیم پێمان نەوتراوە کە ئەبێ ئیلا بەشداربی لەم جۆرە چالاکیانە بەڵام ئێمە وەکو یاریزان وەکو هەستێک کە حەزەکەین بەشداربین لەم چالاکیانە قەرباڵغتریکەین خۆشتریکەین تاموچێژی زیاتری پێبین بەشداریمان کردووەکو ئەرکێکی مرۆیی. سپاس بەخوا توانیم لە کچانە پلەی یەکەم بەدەست بهێنم. من سلماندم کە توانیم 3 کیلۆمەتر ببڕم و بە هەموو کەسانی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە ئەڵێم ئێوە ئەتوانن بەرەنگاری ئەم نەخۆشیە ببنەوە و ئێوە تەندروست باش ئەبن و ئێوە بەتەنیانین ئێمە هەمیشە لە پشتانین لەگەڵتانین مەترسن و fight for cancer یعنی بجەنگە لە بۆ شێرپەنجە ئێوە ئەتوانن و تەندروستێکی باشتان ئەبێ. ئەڤروکە ئامادەبینا 250 و زێدەتر ئەندامێت ئیکەتیاە قوتابیان کوردستانی نەخۆشخانە زاخۆیە تەنگاڤیا ئامادە بوونە و ئارمانج و مەبەستەمەیان سەرەکیش ئەنجامدانا ئەڤێ چالاکیە و بەشێکیش پێداویستیە بانقا خوێنێ زاخۆ پڕ بکەین وەک دیار و زاخۆژێک باژێرێکی گەلێک مازنە گەلێک جارا نەخ ڕۆدان و بێژن پێشهاتێن نەخوازرا و بۆ نەخۆشخانە زاخۆیە تەنگاڤیا تێنە ڕێدانێ. gelek cara em hin pêtivî bin em wek nexweşxane çin seredana Akademiya Leşkerî dikin yan seredana hindek dairê dî dikin ku bû me hewek hosta berhev kin da ku bank çunke bank lazim e rojane yanî rasî devê lazim e 100 bitla kêmtir nebit. Heger kêmtir lê hat ekît ev kêmasiye bû bankê. Al,